بۆ ڕۆژی سەربەخۆیی پێشانگایەکی گەورە لە واشنگتۆن کەمتر لە 30,000 متری چوارگۆشە پێکات کە تێدا زیاتر لە 1000 بەرهەمی تێدایە و 160 میلیۆن دلار خەرجی هەڵگرتووە. پێشانگاکە و پێنووسێلێک کە بەندی 15 دەستوری ئەمریکای پێواژێکرا و مافی دەنگدانی بە ئەفریقای ئەمریکیەکان بەخشی. پەیکەری 12 تۆنی سەرۆک جۆرج واشنگتۆنیشی تێدایە و هەروەها کورسیەکانی جان کەنێدی و ریچارد نیکسۆن لە ماوەی هەڵمەتی سەر تەلەڤیزیۆن بۆ سەرۆکایەتی 1960 تێدا. هەندێک لە ئێمە سوورپێستەکان و کەسانی تر پێشتر لێرە دەژیان. هەندێک بە دڵخوازی خوان هاتنە ئێرە و ئازادی و پشتیوانی لە کەسانی کۆچبەر بۆ ئێرە دەکەن. هەندێک بە زۆر وەک کۆیلا بۆ ئێرە هێنران. پێشانگاکە فراینی و پەیوەندی مێژووی مەسیحی، جوولەکە، موسڵمان و هەروەها سوورپێستان و ڕەشپێستی بەرەچەڵک ئافریکایش نیشان دەدات. پێشانگای تریش سەبارەت بە ڕەوتی سیاسی، ڕێکەوتنەکان، پرەنسیپ، بیرۆکە و ڕووداوە گرنگەکانی وەک کۆتایی پاشایەتی، هەڵوەشانەوەی کۆیلەتی و لاپەڕەکانی تاریکی وەک تێرۆری دکتۆر مارتین لوتر و کەسانی تری لێیە. لە ڕاستیدا پێشانگاکە چاو لە کاتێک دەکات کەوەچەی بنیادنەر لە کاتی دامەزراندنی دیموکراسیدا تووشی مەسەلەی جددی بوو. کەوەچەکانی تریش لەگەڵی ڕوبەڕوو بوون. چۆن ئەو بیرۆکەیە دەخەیتە ناو سیستمێکی کاریگەر. هەر بە بۆنەی ڕۆژی سەربەخۆیی لە واشنگتۆنی پایتەخت سەدان کەس بۆ دیتنی مەشقی پۆلیسان و کارمەندانی لەشکری هاتبوون. سەرۆک ترامپ و خانمی یەکەم پلانیا ترامپ میوانداری پێکنیچێک بۆ بنەماڵەکانی لەشکری لە کۆشکی سپی بە بۆنەی 240یەکەمین ساڵوەگەڕی لەدایکبوونی وڵات بوون. هەریەک لە ئێوە ئەمڕۆ نوێنگەی پێکهاتەیەک لە نیشتمان پەروەری ڕەوشتپاکی و بوێرین کە وڵاتیانی ئێمە هەمیشە ڕێزیان لێگرتوون و هەمیشەش دژمنانی ئێمە لی ترساون. لە ئەم کاتەدا برایان و خوشکانی ئێوە لە لەشکەر لە دەوری جیهان شەڕی دژمنانمان دەکەن و پارێزگایی لە وڵاتەکەمان دەکەن و بۆ ئێمە خەبات دەکەن. ئێمە سوپاسیان دەکەین، بۆیان دەپاڕینەوە و سڵاو بۆ خۆبەخشیان دەنێرین. گەلێک لە خەڵکی ئەمریکا لەو بۆنەیە وەک نەریتێک ئاگربازی دەکەن وەک لەسەر ڕووباری خۆرهڵاتی شاری نیویۆرک دیارە. لە 4 جوولای 1976 زیاتر لە ساڵێک دوای شەڕێکی چەکدارانە لە دژی پاشایەتی بەریتانیا نوێنەرانی 13 کۆلۆنی ئەمریکا بە فەرمی ڕاگەیاندنی سربەخۆیان پەسەند کرد و پەیوەندیان لەگەڵ بەریتانیا بەرەو گرژی برد. ئەو سەرهەڵدانە درێژەی هەبوو تاوکاتی ئەمریکا و بەریتانیا پەیمانی پاریسیان لە 1970 واژۆ کرد کە سەربەخۆیی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای بە فەرمی ناسی.